بەناوی خوای بەخشندە و میهرەبان بیرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت پێوەستبای جەژنی قوربانتان لێ دەکەین لە شاری قەڵاتزەی میوان دۆست و لە ماڵە ئاوادانەکەی ماڵی کەلەپور و ڕۆشنبیری کورد و لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندان و خەڵکانی ئەم دەڤەرە لەم جەژنەدا لەگەڵ ئێوە دەبین هیوادارین کات و ساتێکی خۆش لەگەڵ ئێوەدا بەسەر بەرین هیوادارم ئەم جەژنە بێتە مای خۆشی و شادی بۆ هەموو لایەکتان لەگەڵ ئەم میوانە ئازیزانەدا کاتێکی خۆش بۆ ئێوە دەرەخسێنین بەناوی خۆمان و ستافی کەناڵی ئاسمانی پەیامەوە بەخێراتنیەوە بەڕێز دەکەین بەخێمە سەرچاوانمان دەبێت لێرەوە بتان ناسێنم لەم سەرەوە کاکسۆران کە بەدەست پەنجە ڕەنگینەکانی بەدەف لەگەڵمان دەبێ و بە کاکسۆران بەرزە ناسراوە دیارە پرسیار لە نازناوەکەشی دەکەین بزانین ئەم نازناوە لە چیەوە هاتووە هونەرمەندی دەنگخۆشی شارەکەمان شاری قەڵاتزەی دوجار شەهید مامۆستا حەمید سپاس بۆ ئامادەبوون بەخێراتنت دەکەین سپاس بەخێر بن یاخوا لەگەڵ ئەم دوو گەنجە جوانش کاک محەممەد و کاک تۆماس بێژ بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن یاخوا ئێوەش توان جژنە پیرۆزی خۆتان بگێنن ئەگەر لە کاکسۆران دەست پێ بکەین کاکسۆران مایکە بگری بەدەستەوە جژنە پیرۆزت خۆت بگێنە چی تێ لەم جژنەدا ئەتەوێت چی پامی بگەێنیت زۆر سپاس دەستان خۆش سپاس بۆ ئامادەکردنی بەرنامەتان منیش بنەوەی خۆم جژنە پیرۆزە لە تەواوی خەڵکی کوردستان و تەواوی مسلمانانی جیهان دەکەم هیوادارم ئەو جەژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ دەڤەرەکەمان بۆ وڵاتەکەمان بۆ تەواوی مسلمانانی جیهان دووبارە دەستان خۆش بێ و ئیمۆدەوارین کە ئیشیشی وا بکەین بەرنامێکی وا بکەین کە ببێتە جێگای ڕەزامەندی هەموو لایەک دەستان خۆش بێ سپاس بۆ کاک سۆران دیارە جەنابەت لێرە لەم شارە وابزانم سەرۆکاتی تیمێکی مۆسیقیش دەکەی کە بە گروپی مۆسیقی وابزانم نامرێ ناسراوە دەستان خۆش بێت خزمەتی باشی ئەم شارە دەکەن ئینشاڵڵا دواتر دێنێ خزمەتت پرسیاری بەرزەشت لێ دەکەین بزانین لە چیەوە هاتووە سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا حەمیدگیان تۆ سپاس دەکەین پامی خۆت بگێنە چی بگەین لەم جەژنەدا بەناوی خوای گەورە میهرەبان منیش وەکو حەمید عەبدوڕەحمان هونەرمەندی شاری قەڵاتزێ دەمەوێت بۆ بۆنی جەژنی قوربانی پیرۆزەوە پیرۆزبایی خۆم لە تەواوی مسلمانانی جیهان بکەم بە تایبەت مسلمانانی کوردستان و دەستخۆشی لە کەناڵی ئاسمانی پەیام دەکەم بۆ سازکردنی ئەم بەرنامە قەشەنگ و جوانە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاڵڵا پاس مامۆستاگەن ئەگەر مایکە بگەینی بەم دوو گەنجە جوانش ئێوەش پامی خۆتان بگێنن پەیامتان چییە لەم جەژنە پیرۆزەدا لە جەژنی پیرۆزی قورباندا جەژنە پیرۆزبایی خۆما ڕاستەی هەموو مسلمانێک دەکەم لە تەواوی جیهاندا و بە تایبەتی مسلمانانی هەرێمی کوردستان هیوادارم ئەو جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ سەرانی کورد و بۆ هەموو مسلمانێک ئینشاڵڵا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بەخێر بێن سەرچاوم سپاس بۆ ئامادەبوونتان ئەم گەنجانە دیارە سەرمایی بەڕاستی ئەم میلەتەن دوجار داهاتوی میلەتە ئەم گەنجانە دایمە پرسیاران لێ یەکەین بزانم بۆ بەشداریمان پێکردن لە بەرنامەدا هەدەفمان چییە بەخێر کاک محەممەد تۆ جەژنی پیرۆزی خۆت بگێنە سپاسان دەکەم زۆر بەخێر بن سەرچاوانم جەژنتان پیرۆز بێ جەژنی قوربان لە هەموو گەلی کورد پیرۆز بێ بە هیوایەوەی ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو گەلی کورد دەستان خۆش ماندوو نەبن سپاس بە کەناڵی پەیام بەخێر بن کاک محەممەد سەرچاوم یخوا بەخێر بن ئەگەر بینی لای مامۆستا حەمید مامۆستایگیان سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت مامۆستا حەمید ناسانێکی سەرەتایی خۆی دارە لە ئێمە ناسرایی بگومان بەڵام هەروە ئوسوڵیان جوانتر دەبزانین مامۆستا حەمید چییە لە ساڵی چەندەوە دەستی کردووە بە سرودبێژی لە بواری سرودی ئاینی ئیسلامی سرود دەبێژێت پرۆفایلێکی جەناب بزانین لە خزمەتتانم بەناوی خوای گەورەمان سەرەتا وەکو باسمان کرد دەستخۆشیان لێ دەکەین وەڵام من وەکو حەمید عەبدوڕەحمان دیارە سەرەتای دەست بەکاربوونی کاری هونەریم دەگەڕێتەوە بۆ ساڵی 2002 لە 2002 بەرهەممان هەبووە بەڵام تا ئێستا دیارە بار و زروف نەڕەخساوەکەوە بتوانین کلیپێکی بۆ بکەین دەنا لەو کاتۆم بەرهەمم هەیە کەمکەمە لە زۆر مناسباتدا مناسباتی جەژنەکان مناسباتی سەری ساڵی کۆچی حتا مناسباتمان هەیە لە قەڵازێ وەکو 24 ئەوانە شتمان هەبووە بەرهەممان هەبووە لەو کاتەوە خەریب بووم دەست بەکاربوون بەڵام پێشووتر دیارە بەهرەی دەنگخۆشی خۆم لە کاتی بانگدان و ئەوانەدا دۆزیوەتەوە کە لە مناڵی و عاشقی بانگدان و ئەو شتانە بووم لەوە هەستم کردکەوە بەهرەی دەنگخۆشیم هەیە و گرنگیم پێداوردەوە بە پێی توانە بەڵێ مامۆستا بۆ ئەم جەژنە دیارە جەنابەت بە کۆمەڵە بەرهەمی تاز لەگەڵ ئەمیا بەشداریت ئەگەر بچینە ناو یەکی لە بەرهەمەکانتەوە بە تۆزە گەرمیکەین جەژنەکە چیت بۆ ئامادەکردوین لەگەڵ دەست پەنجەکانی کاکسۆران چما بۆ ئامادە دەکەن بەرهەمی یەکەممان هەر بۆنەی پیرۆزبایی ڕۆژی جەژنەوەیە لەسەر جەژنە گۆرانیەکە لە خزمەتاندا دەبین فەرموو باگوێ بیستی بەسەرچاو ڕۆژی جەژنە ئەی عەزیزان دڵمەیلی سەیرانەکە
ڕۆژی جەژنە ئەی عەزیزان دڵمەیلی سەیرانەکە دێوانەی دڵ یارانی جەمماچ و گوڵبارانەکە دێوانەی دڵ یارانی جەم ماچ و گوڵبارانەکە وا بادەی عەشق نۆشینە وا گەشت و بەزم و شاییە وا بادەی عەشق نۆشینە وا گەشت و بەزم و شاییە بۆ ئاو حەسرەت و ناڵی مەوسمی دڵنەواییە بۆ ئاو حەسرەت و ناڵی مەوسمی دڵنەواییە ڕۆژی جەژنە 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 ئەوە جەژنە عەزیزان ڕۆژی جەژنە 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 ئەوە جەژنە عەزیزان خۆشیە کەیف و سرورە وەرزی گوڵ و گۆرانیە خۆشیە کەیف و سرورە وەرزی گوڵ و گۆرانیە دەشت و کۆگوڵ و گوڵزارە سەراپای پڕ لە جوانیە دەشت و کۆگوڵ و گوڵزارە سەراپای پڕ لە جوانیە دەسا یاران بە هەموومە جەژنە پیرۆزە لە یەکەی دەسا یاران بە هەموومە جەژنە پیرۆزە لە یەکەی تەنیا ساتێک دڵ و دەروون بەم بەزم و لیقایە خۆشکەی تەنیا ساتێک دڵ و دەروون بەم بەزم و لیقایە خۆشکەین ڕۆژی جەژنە 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 ئەوە جەژنە عەزیزان ڕۆژی جەژنە 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 ئەوە جەژنە عەزیزان دەستان خۆش بەخێر بێنەوە یاخوا دەستان خۆش بێت دیارە بێگومان جەژنەکەتان زۆر گەرم گوڕ کردووە ئێمە تا کۆتای هەر بە وستای لە گەرمە دەڕۆین ئینشاءڵڵا دەمێت بە بینانی بەڕێزیش بێنمەوە لە بەشی دووەمی بەرنامەکەماندا گروپێکی دیکە لەگەڵماندا بەشدار دەبێت ئینشاءڵڵا ئەوەش دەبینم زانین ئەوان چیان بۆ ئامادە کردوین لە بەشی دووەمدا ئەم گروپە میوانداری دەکەین کاک سۆران ئەگەر بمە لای جەنابەت بواری هونەری و ڕۆشنبیری لەم شارەدا چۆنە لە ساڵانی ڕابردوودا ئێمە ئاگادارین بەم شێوازە گرنگی پێ نەدراوە سپاس بۆخوا ئێستا کۆمەڵە گەنجانێک هاتوون چ لە بواری هونەری ئیسلامی دابێت چ لە بواری هونەری فۆلکلۆر دابێت دایان هەوێت گۆڕانکاریە بکەن ئەسپی خۆیان تاوداوە ئێوە چیتان هەیە لەسەر ئەم بابەتە خۆی بواری هونەری ڕۆشنبیری لە شارەکەی ئێمەدا قەت نەپوکاوەتەوە بەڵام زەعیف بووە بە بەردەوامی لەو شارە بچووکانەدا زەعیفێکی پێوە دیارە بواری هونەر و ڕۆشنبیری لە زۆربەی شارەکاندا بەڵام خۆشبەختانە لە قەڵاتزێ تا حدێکی زۆر باش ئەو بوارانە پەرەی خۆیان پێدراوە ئیش هەر کەسە و لە مەجالەکەی خۆیدا ئیحتیمامی پێیان داوە هەر یەکێک لە ئەو بوارانی کە جنابەت باسی دەکەی ئەمە کە بین باسی هونەر بکەین یان هونەری سرود و گۆرانی باس بکەین هەر کەسێک لە ئەوەی کە ڕەبتی بۆ مەجالەوە هەبوو بێت هەر کەسە لە ئەقەر خۆیەوە ئیشی خۆی کردووە مەسەلەن لە سرودە ئیسلامیەکان مامۆستا حەمید و جەماعەت کە پێما بینیش زۆر جار هاوکاریان بووم و زۆر جار ئیشم لەگەڵیان کردووە ئیش خۆیان کردووە ئێمە لە بواری هونەر و گۆرانیدا پێما بێ کەمتر ڕاوەستاوین و کەمتر هێشتومانەکە بە پێی توانە وامان کردووە هونەری ئەو شارە لەسەر پێی خۆی بوەستێت بەس لەو ئەم ساڵ بە تایبەت وەرسەرخانێکی زۆر باشی بەخۆی بینی ینی کۆمەڵە کاری زۆر گرنگکران هێندێک ئیشی زۆر باشکران کە شایستە بوون بە قەڵاتزێ شایستە بوون بە خەڵکی قەڵاتزێ و بە هونەری دەڤەرەکە بەڵێ ئەی لە جەژنەکاندا ئێوە دانیشتنتان هەیە جەژنە پیرۆزان دەکەن لە مزگەوتەکاندا چۆنە ئەم بابەتە حتمما من بۆ خۆم لە هەر شوێنێک کە بانکێش کرابم بۆ ئیشێکی هونەری با بڵین وەکو گۆرانی گوتن بێتیان سرود و ئیشی ئیسلامی و بێ مشکل لەم نەبوو چوون بۆ زۆربەی دانیشتەکان و زۆربەی جەژنەکان کە زۆربەی بۆنەکانیش نەک هەر جەژن ینی ئەو بۆنانەی بۆنە ئیسلامیانی وەکو مەولود و وەکو یادی دایک بوونی پێغەمبەر و صلی الله علیه وسلم وەکو جەژنەکان و هەر یەکێکیان لە کام تەلەڤیزیۆنە و لە کام شوێنە بانکێش کرابین درێخیمان نەکردووە لەشتان ستاق بێت
دەستان خۆش بێت سەرکەوتوبن ئینشاءڵڵا. ئەگەر بێمە لای ئەم دوو گەنجە جوانە ئەزێت نەبێت مامۆستاجان کاک تۆماس دووبارە جەژنت پیرۆز بێت. جەژنی گەنجان لێرە چۆنە ئێوە چۆن خۆتان ئامادەکەم بۆ جەژنە پیرۆزانە دەگوترێت بەشێکی زۆری گەنجی ئەم شارە ڕووی لە هەندەران کردووە لەوانەیە ئێوە لە گەنجە بێنازەکە من کە لێرە ماونەوە ئێوە چۆن جەژن بەڕێ دەکەن لەم شارەدا؟ وەڵای لە ڕاستیدا جەژن هەروەکو ساڵانی ڕابردوو کە سەرەتا دەچین بۆ نوێژی بەیانی نوێژی بەیانی دەکەین و نوێژە جەژنە دەکەین پاشان هەروەکو ئەو تەقالیدەی کە ماوەتەوە لە ڕابردوودا جا بەهۆی کللتورەوە بێ یاخود بەهۆی لایانی دینیەوە بێ لێوە جژنە پیرۆزبایی خۆمان لە یەکتر دەکەین پاشان دەگەڕینەوە ماڵەوە بڵین دوایەوەیەوە نانی بەیانی ماخوارد جژنانە وەردەگرنێ ساش لە ماڵەوە بەڵی ئێمە لەوەی دەرچوین لە جژنانە دەرچوون بەڵام شتێکی ناخۆش نیە بەڕاستی یادگارێکی خۆشە بە منداڵی دڵما زۆر پێخۆش بوو با بڵین ئێستاش جێژن گرنگی خۆی هەیە لای ئێمە لەلایەن بەشێک لە خەڵکیەوە احتیمامێکی وای پێ نادرێ با بڵێن لایانی کۆمەڵایەتی کەمتر ینی دەتوانم بڵم کاڵ بۆتەوە لە چاو جاران پێشووتر ینی خزم سەردانی خزمی زیاتر دەکرد وەک لە ئێستا دەرمە بەشی شتیان گەڕێتەوە بۆی ئەم جیانە جەنجاڵی سۆشال میدیا بەنامەیە جژنە پیرۆزەکەن و والله کیفایەتە خۆی سوۆشال میدیا و دەتوانین بڵێن ئینتەرنێت و ئەوانە وەکو جیهانی بچوو کردوتەوە بەڵام نابێتە هۆی سەبەبێک بۆ ئەوەی کایمەوە بەکاری بێنین ئەو بۆنانە لە یەکتر بە شێوازی مەسج و ئەو شتانە پیرۆزکەین لە یەکتری ڕاستە کاک محەممەد دیارە جەنابتان لەگەڵ کاک تۆماسێکێکن لە ئەندامانی ستافی ئەم ماڵە کە لە پوریە دەستخۆشتان لێ دەکەین ئەمە بەڕاستی خزمەتێکی باشە بە شارەکە ئێوە وەکو گەنجان چی دەکەن بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیری لەم شارەدا بەرەو پێشنی زیاتر بەخۆ بینێت چۆن هاوکاری گەنجان دەکەن لە ماڵەدا؟ وڵا بە خۆشحاڵیەوە سەرتا دەستیکە عالی خۆش بێ ئەو ماڵی کردەوە بەڕاستی بەوە هەوڵ و ماندووبوونی ئەو بووە تەنها لەوانەیە ئێمە ئەومان پێ نەکرا بە ئەو ماڵە بکەینەوە بۆ نمونە لێرە کتێبمان هەیە بەڕاستی کتێبی زۆر بە سوودی لێیە هەوڵ دەدەین کەسێک بێ ئەگەر بەکرین بێ لە سەداسی داشکانی بۆ دەکەین یاخود ئەگەر بەبرنەوە بێ ئەوە هەر بە سەرچاو یان لێرە بخوێنێتەوە یعنی هەر چۆنێک بێ بیانوی ئەومان بڕیەوە بیانووی نەخوێنەوە نەماوە ئەگەر کەسێکی خوێنەر هەبێت ئەی چالاکیتان هەیە لە جەژنەکاندا لە کاتەکانی کەدا بەڵێ بۆ نمونە بۆ 26 چالاکێکی گەورەمان لە پێشە ئیشاڵڵا بەهۆی ئاوادانکردنەوەی قەڵاتجێ ساڵی پار زیاتر کە لە پوری و کللتوری بوو ئەو یادی 26 بەڵام ئەو ساڵ عرضکردنی وێنەی شەهیدانی قەڵاتجەیە شەهیدانی شەڕی داعش شەهیدانی شەڕی داعش شەهیدانی یادی ڕاپەڕینەکە زۆر شەهیدی تێدا دەست خۆش بەڵێ مامۆستا بینی و لای جەنابەت بەرهەمی کەمان گوێ لەبێت دوای گفتوگۆ لەسەر جەژن دەکەین ئینشاءالله فەرماوەستا بەرهەمەمان لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم هەر بە بوونەشەوە 3 سەڵاوات دەنێرین بۆ جانی پاش پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بجماعی اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم سرپا ام دلم عشق و اوینایا سرپا ام دلم عشق و اوینایا لبو دیداری سالاری مدینه لبو دیداری سرداری مدینه خوابادی سبابنا هوالي تخوابادي سبابنا هوالي لبو غمجن دلي اشوف حالي لبو غمجن دلي اشوف حالي سرفا ام ظلام عشقو ابينا سرفا ام ظلام عشقو ابينا لبو ديدار
بۆ دیداری سالاری مەدینە کە بەڵکو زامینایە سۆرم دەواکە و لە ماڵی حاڵی ناجۆرم ڕەهاکە درەختی بەختی عومرم چاوەڕێیە نەخۆش و دەردەدار و نیشتەجێیە نەخۆش و دەردەدار و نیشتەجێیە سەرەپا ئەم دڵم عاشق و ئەوینایە سەرەپا ئەم دڵم عاشق و ئەوینایە لە بۆ دیداری سالاری مەدینە لە بۆ دیداری سالاری مەدینە بەخێر بنەوە دەستان خۆش بێت یاڕەبی خوای گەورە بە قسمەتی کادی داری سالاری مەدینە بەخێر بنەوە یاخواست پاس سەلامەت یاخوات کاک سۆران گە ببینەوە لای جەنابەت بابزانی نازناوی کاک سۆران بەرزە لە چێوە هاتووە هەب نە ماڵەکەتان بەرزەیە یان خۆت باڵات بەرزە کاک سۆرانی لە چێوە هاتووە بەرزە ئەر نازناوی تافەکەمانە بەڵێ ئەنی عاشەی تافە ئێمە نەوەی ئەوڵا بەرزەم بەڵێ هەر لە باپیرەوە با بڵین ئەو نازناومە بچێمەوە بەڵێ بەڵێ ئەو بەرزەی هەرەوەی پێمەوە سۆران بەرزەی لە قەبەکەی نەک ئەوەی وڵی باڵام بەرزێت مەسەڵە کاک سۆران بە شێوازێکی زۆر ئەکادمی دەفتەرژەنیت ئەمە چۆن فێری بووی خوێندوتە بۆیت یان هەر خۆت عەزت بۆ دەفە بووە خۆی وەکو مثلەن بڵێ جامیعەیەک یان فێرگەیەک یان شوێنێک لی هین بوو بم لێم نەخوێندو ئاوەکو لی فێر بوو بم لێ یەکەم شت بۆ خۆم فێری بوو لە عنی لە هینی خۆمە لە 2007 لە 2007 من عازف دەفم عنی دەفتەرژەنم بە تەواوی لەسەر مەسرحدا بەزیوم بەس بە دوایدا چووم زۆر بە دوایدا گەڕاوم زۆر ئیشم لەسەر کردووە دەکرێ بڵێم ئێستاشی لەسەر هەلی دەخوێنم بەس ئەوە نییە بڵم جامیعەکەم تەواو کردووە بە شێوەیەکی ئەکادمی وەکو لە پەیمانگای هونەرە جوانەکان بوومیان لە جامیعە بوومیان لە هینێک ئەوە نا بەس هەموو شتەکانی زۆر بەشت ناڵم هەموو شتەکان زۆر بەشتەکانی دەفتەزانم چکە زۆر بە دوایدا گەڕاوم زۆر هەدەفم بووە ئێستاشایدیۆمان بۆدن هیوادارم وابێت ئێستاشی لەگەڵ بێت هەر دەرسی لەسەر دەخوێنم کاک سۆران بەستەنات دەفەژەندیان زەرب و ئالەتە ڕیتمیەکان زۆربیان هەمویان نەک زۆربیان عەزف دەکەم هەمویان دەتوانم لێ بدەم بەڵام ئیشی خۆم دەفە دەنا زۆربەی ئالەتە ئیقاعیەکان هەمویان توانم عەزف بکەم هەمووشانم عەزف کردووە نەکەوتی بێش ساغ مامۆستا حەمید بێنەوە لای جەنابەت لە بۆ نەجژنەکاندا لەم شارە بەوە ناسراوە شارێکی میوان دۆستە شارێکی کۆمەڵایەتیە بەڵام بەداخەوە لەم دو ساڵی دوایدا کۆمەڵی گەنجیم شارە سەری خۆ هەڵگرت ڕۆشتن لەوانەیە سەوکو پێویست گەرم گوربم شارەوە دیار نەبێت جەژن چۆن دەگوزەرە لێرە وەڵی لەخوا بەزیاد بێت تا ئێستاش هەتا ئەو کاتێکی سارمەتیدا دەژین جەژن لە دەڤەری پشدەر و بە تایبەت قەڵازێ لەخوا بەزیاد بێ حاڵەتە کۆمەڵایەتێکە زۆرتون و تۆڵ بتەوە الحەمدولله یعنی نەک بینی خزمەتی نەک بینی جیراناتیش ئەسامە لە گەڕەشی خۆمان دووسێ گەڕەشی ئەولاتیش دەکەین با بڵین گەڕەشی لە گەڕەکانی کە ماڵی وەتیدا هەناشیان ناسین یا ماڵش تازە هاتووە کە هەموو بە کۆمەڵ بەدەستە جەمعی دەچین وە دەزانە کە سوکارەکەیەتی دەچێت سەردانی دەکات لە قەڵازێش وەکو جەناتان ڕێبێ بزانن هەتا لەو ساڵانە وتێل پەیدا بوون تا ئەو ساڵ عین پێش ڕاگواستنی قەڵازێش شوێنێک نەبوو بەناوی وتێلەوە لە میوانخانەیەک لە ناو قەڵازێدا ینی کەسێک کە لەم ئێواران لە مزگەوت بووبێ هەر جەمێشکە لە مزگەوت بووبێ خەڵکی مزگەوتەکە نوێشوێنەکان لەگە خۆیان بردوانەتەوە ینی هەستی بە غەریباتی نەکرد هەر کەسێک بووبێ لە دەرەوە قەڵازێ هات بێ یاخود لە خەڵکی ئێران بووبێ هەر شوێنێکە بووبێ هەستی بە غەریباتی نەکردووە وڵا دیارە کولتورێکی جوانە بەڕاستی لەخوا بەزیادە وڵا ئەوە شتێکی قەڵازی پێ ناسراوەتەوە وڵای مامۆستا ئەم سەبارەت بم کۆچی گەنجانە ئەمە چۆڵی بم وڵی ئەوان جێداخە بەڕاستی کۆچی گەنجان کەەوە پێوە دیارە ینی تەماشا دەکەی ینی شار ئێوارانی شار جاران گەنجانێکی زۆر جمەی دەهات ناو بازار جمەی دەهات پارکەکان جمەی دەهات لە گەنج جێداخە ئێستا کە بە پەنجەی دەست دەژمێرێ و کەمی کردووە زۆر ئەوە داخە بەڕاستی ینی ئەسەفە گەنجێک
بەو هەموو بەهرەوتوانایەوە بڕوە بەهرەوتوانەکانی لە شوێنێکە سرف کاخود بیپوشێتەوە دەپوشێتەوە لە هەمان کاتدا ڕاستە بەداخەوە دیارە مامۆستایمە لەبەر ماوەی بەرنامەکەمان زۆر نییە ئەمە هیوادارم لانی پەیوەنددار ئاوڕێکە جددی لەم شارە بداتەوە بەڕاستی گەنجانی ئەم شارە گەنجانێکی بێنازن گەنجانێکی بێکارن لەگەڵ توانایەکی زۆریان هەیە بەڕاستی هەمویان خەڵکانێکن دەکرێن بەڕاستی بەهرەدارن دەکرێت پشتیان پێ بەستێ کارخانەیە دابمەزرێ بەڕاستی لە کەرتی تایبەتە لە کەرتی حکوومەتە جێگان بکرێتەوە بۆی ئەوانیش بتوانن جێپەجێ خۆیان هەبی و ینی هەم بژێوی ژیانی خۆیان دابین بکەن و هەم لەناو خەڵک و خێزان و نیشتیمانی خۆشان دابمێنەوە هیوادارین ئەوڕ لەم گەنجانە بێتەوە بەڕاستی کاک سۆران با گوێمان لە پارچەیەک لە دەفەکەت بێت بەبێ مامۆستا حەمیدزانی چمان بۆ وەژێن فەرمیجە دەست خۆش کاسۆران دەست خۆش بەخێر بێتەوە یاخۆ مامۆستا حەمید بابینە لای جەنابەت دیارە ئێمە وردە وردە بەرەو کۆتایی ئەم بەشەی بەرنامەکەمان دەچین دەمانەوێت گوێمان لە بەرهەمی کۆتایی جەنابەت بێت بەڵام بەر لەوەی کۆتایی پێبێنین پەیامی تۆ چییە توێ چی بگەێنی لەم جەژنەدا وڵی پەیامی من لە کۆتاییدا جارێکی تر جەژنە پیرۆزەی خۆم دەگەێنمەوە بە هەموو مسلمانان و هەموو کوردێک لە سەرانسەری دنیا و دەستخۆشیشمان هێزاریشتر بۆ کەناڵی ئاسمانی پەیام کەوە بە بۆنی جەژنی قوربانەوە کە جەژنێکی گەورەی مسلمانانە جەژنی قوربانیدانە ئەم جەژنیان بە بەرز ڕاگرت بەڕاستی دەستیان خۆش بێت و هیوادارم هاونیشتیمانیان و کوردستانیان ژیانێکی کامەران و ئاسوودە بەسەربەرن هیوا ژیانێکی خۆشیان بۆ دەخوازیین سپاس مامۆستای سپاس باوان بچین لە ئەم گەنجانەش پەیامی کۆتایی خۆیان بگەێنن کاک تۆماس تۆ ناوەکەت هەزەکەم کوردی نییە ئەو ناوە لە چیەوە هاتووە تۆ زانیمانی کاک سۆرانی لە باڵا بەرزەوە نەهاتووە بەڵاوانەی ئەو زانە کە بۆ یەکەمین جار کارەبای دۆزیوێتەوە تۆمازیسۆ جەوابیشمە لەسەرەوە ئەو ناوی لەناو هیوادارم تۆ چیتەوە سەر ڕێچکەیە ئینشاءالله بۆ هیوا لە کۆتاییدا دەمهوێ بەڕاستی بەخێراتنی کەناڵەکەتان بکەم بەخێراتنی ئەو بەرنامە جوانەتان بکەم بەخێر بێن گەورەتان کردین بۆ ماڵی کەلەپوری ڕۆشنبیری پشدەر طبعا ماڵی کەلەپوری ڕۆشنبیری پشدەر هەمیشە لە خزمەت توانای گەنجاندا بووە سەڕای ئەوەی کەوا بۆ منە لایانی حکومی ئاوری لە گەنجێک نەدابێتەوە ئێمە هەستاوین پێشوازیمان لێ کردووە ئەگەر بەهرەیەکی هەبوو بێ لێرە گرنگیمان پێداوە هەم لە بواری هوەری و هەم لە بواری دینی و هەم لە بواری هەر بوارێکە بەڕاستی بەهرەی خۆی تێدا بینیوێتەوە و دەمێ باسی ئەو بکەم و لەبیرم نەچێ کە لە ماوەی ڕابردوودا توانیمانە سوپاس بخوا چەندین خانم بین لێرە دامەزرین کەوا لێرە بۆش بە شێوازی خول وانە بڵێنەوە ئاماکارێکی باشە دەستخۆشتان لێ دەرفەتێکی باشمان ئینشاءالله دەتوان بڵێم دەرفەتێکی خراپ نییە بۆ گەنجان و بۆ ئافرەتان ڕەخساندومانە کە توانیوانیان لێرە فێری خولی خەیاتی و بابڵین فێرسان خۆش دیارە بڕاستی بۆ مشمای خۆشحاڵی ئەم کۆمەڵە گەنجە بتوانێت لە بەڕێبرم باوکاری کاک عەلی دەستخۆشتان لێ دەکەین تەقدیرە بەڕاستی بەرنامەکەتان و کەناڵەکەتان بەڕێزی دەستان خۆش بێت دەستان ساغ بێت کاک محەممەد پەیامی تۆ چییە لەم جەژنەدا توێ چی بگەێنیت پەیامی کۆتایی چییە وەڵا پەیامی من دەستان خۆش بێت زۆر سپاسان دەکەم بۆ بەسەرکردنەوەتان گەورەتان کردین سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیام دەستان خۆش بێ ماندوو نەبن دەستان خۆش بکات محەممەد لەشتان ساغ بێ بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئامادەبنی وەش مامۆستاگیان
بیرانی عزیز بەم سرودەی مامۆستا حەمید کۆتایی بەم بەشەی بەرنامەکەمان دێنین لە بەشی دووەمدا لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵماندا بمێنەوە مامۆستاگیان فەرموو فەرموو. الله الله شهيدم الله 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 شهيدم الله عاشقيتم رسول الله يا عاشقيتم حبيب الله يا قربانت بم أي محمد قربانت بم أي محمد أي رابرو پیغمبرم تويتك كارو سرور من تويتك كارو سرور من أي سيد يو تاجي ساير مايان أي سيد يو تاجي ساير مايان الله آي الله شيدم آي الله الله آي الله يا شيدم آي الله عاشقيتو يوم رسول الله يا عاشقيتو يوم حبيب الله يا أي پیغمبر أي محمد أي پیغمبر أي محمد أي رسول يو مجدهنا أي رسول يو مجدهنا براستي پیغمبری خواي براستي پیغمبری خواي تولد كاي بايا وروتا خواي تولد كاي بايا وروتا خواي الله الله شيدم الله 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 يا شيدم الله عاشقيتو يوم رسول الله يا عاشقيتو يوم حبيب الله يا أي سيدي سرداري من أي سيدي سرداري من سلام لا تو بياري من سلام لا تو بياري من أي أحمدي مختاري من أي أحمدي مختاري من سلام لا يا سايرتو ياري من الله الله يا شيدم الله 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 يا شيدم الله عاشقيتو يوم رسول الله يا عاشقيتو يوم حبيب الله دەستان خۆش بە خێرێن دەستان خۆش بیاخۆ لەشتان ساغ بێت.
دووبارە سڵاوتان لە بینرانی ئازیز جاری کە جەژنە پیرۆزی خۆمان ئاراستەی ئەوەی ئەزیز و خۆشەویست دەکەین لە بەشی دوین بەرنامەکە لەگەڵتاندا بەشدارین لە بەرنامەی جەژنانەدا لەگەڵ گروپێکی دیکەی دەڤژەن و لەگەڵ چالاکوانێکی دیگە ئەم دەڤەرە دووبارە جەژنە پیرۆزی خۆمان ئاراستەی ئێوە شتەکەین بەخێر بێن سەرچاوانمان جەژنتان پیرۆز بێت کاکەبووکە بەخێر بن جەژنتان پیرۆز بێت ئەگەر ئێوە سەرەتا خۆتان ناسێنن پەیامتان چییە لە جەژنە پیرۆزانەدا؟ من ناوم ئەبوبەکر ئیبراهیم وەکو خۆبەخش لە گوندی سوڵتانە دێ وتاربێژم نزیکی 7 ساڵ دەبێ و هەروەها لەمان کاتیشدا لە فەرمانگەی بەڕێوەبەری جێبەجێکردنی پشدەر وەکو جێبەجێکاری دادی لە پشدەر جێبەجێکاری دادم. بەڵێ ئێمە جەژنە پیرۆزتان ئاراستە دەکەین و دووبارە بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی جەژنانەدا بەخێر بێن سپاسان دەکەین. ئێوەش خۆتان ناسێنن ئەم گەنجە بەرەزانە ئەم گروپە عزیزەی دەڤەری قەڵاتزێ پەیامتان چییە لەم جەژنەدا؟ بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على رسول الله بناي خوای گەورە و میهرەبان من عمر محەممەد قوتابیم لە پۆلی 12 بە خێراتنتان دەکەم دەستی جەنابەت و تەواوی ستافەکەتان خۆش بێ بە خێراتنی کەناڵە جوانەکەتان دەکەم جەژنی قوربان لە تەواوی مسلمانانی جیهان بە تایبەت مسلمانانی کوردستان پیرۆز دەکەم جەژنتان پیرۆز بێ هیوادارم هەموو ساڵێک خۆشی و شادی باڕەکەین ئینشاءڵڵا بەیەکەوە خوای گەورە بەرەکەت خاتە ناو ماڵی هەموو لایەکمانەوە ئینشاءڵڵا هەموو لایەک سەربەرز بن. کاک سەفەر سپاس بۆ ئامادەبوونی تۆش فەرموون تۆ پەیامی خۆت بگەێنێتەوە چی بگەین لەم جەژنە پیرۆزانەدا؟ بسم الله الرحمن الرحیم من سەفەر مستەفا خوێندکاری پۆلی 12 سەرەتا جەژنی قوربان پیرۆز بێت لە تەواوی مسلمانان هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ خاک وڵاتمان و ئێوەش بەخێر بێن دەستان خۆشماندوو نەبن بەخێر بێن ستان بۆ ئامادەکردوینەوە چەند بەرهەمتان ئامادەیە؟ وەڵای ئینشەڵڵا سێ بەرهەم هەممان دەبێت بۆ جەژنە کاوی بە ڕاستەخۆ گوێمان لە بەرەمێکیەوە بێ دواتر درێژە بە گفتوگۆکەمان دەدەین با سوپاس جەژنانە گەرم دەکەین ئینشاءڵڵا فەرموون. سەرەتا ئینشاءڵڵا سێ سەڵاوەت لەسەر دیداری پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. اللهم صل على سيدنا اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم الخلق كلهم. محمد أشرف الأعراب والعجم محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمي يمشي على قدمي. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير
دەستان خۆش دەستان ساغ بەخێر بێنەوە یاخوا دەستان خۆش بیاخوا کاکە بە کردووارە بەخێر بێ بابێن لای جەناب بزانین قوربانیکردن لێرە چۆنە قوربانیکردن بەمانە دیوە ئاینیەکەی واتە قوربانیدان بە تەسکیە و نەفس و بەڕاستی خۆ چاکردن لە هەموو ئەو تاوانانەی کە پێشتر ئەنجاممانداوە بەڵام بە دیوێکیدا لەوانەیە سەربڕینی ئاژەڵە کیفایەت نەبێ بۆ ئێمە بتوانین پاک بینەوە لەوەی کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کراوە تۆ چ پامێکت هەیە بۆ قوربانی چۆن ئەڕوانیتە قوربانیکردن بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا زۆر خۆشحاڵم بە ئەو دیدارە پیرۆزبایی خۆم گەرمترین پیرۆزبایی ئاراستەی تەواوی ستافی کەناڵی پێیام و بیسەران و بینەرانی کەناڵی پێیان دەکەم داواکارم لە خوای پەروەردگار جەژنی قوربان ببێتە مای خێر و خۆشی و سەعادەت بۆ هەموو لایەکمان دووبارە بەخێر بێن قوربانیکردن لە ڕوو ئاینەکەیەوە تەزحیەدانە بەوەی کەوا ئێمە شعائیرێکی پێغەمبەری ئیبراهیم زیندوو دەکەینەوە وەک خوای پەروەردگاری دەفەرمێ ومن يعظم شعائر الله من تقوى القلوب هەر کەسێک شعائیرەکانی خوای گەورە بەرز ڕابگرێت ئەو کەسەیە لە تەقوا و لە تەقواداری ئەو ئینسانەوەیە بۆیە ئێمە چۆن کە قوربانی دەکەین حیوان سەردەبڕین بۆ ئەوەی کەوا ماڵمان پاک ببێتەوە ئاواش پێویستمان بۆیەکەوە ئێمە قوربانی بە نەفسی خۆمان بە ڕۆحی خۆمان بدەین بەوەی کەوا لە جەژنانەدا ئەو جەژنانە بکەین بەمای ئاشبوونەوە و بەمایی تەبایی و بەمایی یەک ڕێزی دیارە قوربانیکردن چەند ڕاهەندێکی هەیە ڕاهەندێکی دینی ئەوەی کەوا ئێمە وەکو ئەو فەرمودەی کەدا عایشە بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێ ئەڕەحیم و دەفەرمێ ئەڕەحیم و بەزەیی خوای گەورە هەڵواسراوە بە عەرشی خوای پەروەردگارەوە هەر کەسێک بیگەێنێمە وەسەڵەنی وەسەڵەه الله هەر کەسێک بیگەێنەوە سیلەی خوای گەورەی جێبەجێ کردووە ئەوە من قەتەعانی قەتەعه الله هەر کەسێکیش بیپسڕێنێ ئەوە خوای گەورە ڕەحمی خۆی لەسەر دەپسڕێنێ بۆیە لە ڕەهەندە دینەکەیەوە ئێمە دەبێ بیکەینە مای ئاشبوونەوە و یەکڕیزی و تەبایی لە ڕەهەندی کۆمەڵایەتیشەوە دیارە ئێمە لەو منتیقەیە بەڕاستی لایانی کۆمەڵایەتی و هاموشۆکردن و جەژنە پیرۆزانە لە یەکترکردن لە ئەو پەڕی بەرزیدایە و لایەنێکی سیاسیشی هەیەکەوە بەڕاستی ئەمن وەکو دەست پێشخەری بۆ هەموو براگەورەکان و سەرکردە سیاسەکان ئەوە دووپات دەکەمەوەکەوە لەو جەژنەدا ئەو جەژنە بکەنە مایەی یەکڕیزی و تەبایی و ئاشبوونەوە هەموو ئەو ڕەهەندە سیاسی و عقدانێکەوە لە دڵیان گرتووە لە دڵی خوانی دەربێن و بیکەنە مای ئاشبوون بەڵێ بێگومان دیارە مامۆستا بکرد جەژن ئەرخۆی پەیامی جەژن پەیامی ئاشتەواییە پەیامی لێبوردەیە بەڕاستی پەیامی پاکبوونەوەی ناخەکانە لەگەڵ یەکتری واتە مرۆڤەکان ناخی خۆیان پاکەنەوە بەڵام دیارە ئەمە لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر دەگۆڕێت جناب بە پێوەی ئیمام و خەتیبی لە یەکێک لە گوندەکانی سەر بەم قەزایە جەژن لەوێ چۆنە زۆر جار هەیە دەگوترێ ئەوە ئاژەڵ بڕێتەوە گۆشتەکە نازانچی لێ سەر بکرێ دیارە ئەوەش وەکو چۆن دەڵێ حەسادەتی ئەو جۆرە کەسانەیەکەوە لەگەڵ دین تێکەڵاو نین ئەگەرنا بەڕاستی زۆر کەس زۆر ماڵە فەقیر و هەژار یعنی بە ئاواتەوەن ڕۆژێک بێ کە پێی دەگوتی جەژنی قوربان کە لەو ڕۆژەدا ماڵەکانیان وەکو ماڵی خەڵکی تر گۆشتی تێدا بخورێت ژیانێکی خۆش و کامرانی بەسەر بەرن بۆیە بەڕاستی قوربانیکردن جەژنی قوربان یعنی چۆن دەڵێ شاعیرێکی خوایە بەڵام بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی ڕاستە دیارە مامۆستا بێگومان هەنی لە هەموو سەردەمەکانیشدا ئەم جۆرە دژایەتی هەبوو بۆ هەم بۆنەکاندا هەنی دوزار ئەوەی دەمێنێتەوە ئینسان دەتوانێت ئەوەی کە دین بۆی داناوە ڕێگە ڕاستەکە سڕات المستەقیمەکە بگرێ و گوێ بەم لاولای نەدا چ دەڵن و چ ناڵن ئەی مامۆستا لەم ناوچەیەدا خەڵک تا چەند خۆی بۆ جەژن ئامادە دەکات خۆ ئامادەکردن بۆ جەژن ینی لە هەموو ماڵێک بە کڕینی جلو بەرگ و پۆشاک بە خۆ ئامادەکردنی خواردن و خواردنەوەکان بخۆ ئامادەکردن بۆ سەفەر و بۆ سەیران و بۆ هەموو ئەوانە ینی تێدا ئامادە دەکرێت بەڵام ئەوەش دەگۆڕێت ینی لە کەسێکەوە بۆ کەسێک بەهۆی ئەو زروفە سیاسی کەواتی کەوتوین زۆر جار مەسایلی موچە و ژیان و داهاتی خەڵک محدودە ئەوانش تەسیر لەسەر جەژن هەتا لە وەرزەکانیش دەگۆڕێت ئێستا چەند ساڵێکە جەژنی قوربان دەکەوێتە ناوەڕاستی گەرمە کەشوهەوا گەرمی دەکات لەوانە ئەمەش کاریگەری هەبێت لەسەر پەیوەندە کۆمەڵایەتەکان لە سەردانەکاندا خۆی هەر ئەو کاتێکەوە بەیانی کە نوێژی جەژن دەکرێت و تا دەخوێنێتەوە خەڵک دێتەوە ماڵەوە خواردنێک دەخوات
وە پەیامیشم هەیە بەڕاستی خەڵک خۆی بپارێزێ لە زۆر خواردن لەو کاتانە زۆرم گۆشتە چەور و سوێرە نەخۆنا لەو شیرنێکەوا دەکرێت ئەگەر نا هەر لە مەجای فێنکایەتەکاندا لە بەیانیان لە ئێواراندا خەڵک سەردانی یەکتر دەکا و شەوانیش تەنانەت ڕاناوە خۆڵام مەستا قوربانی بێ خۆت پێ ناگیرێ بەتەکی هەر لێی بخۆینە ڕاستە بەڵام مامۆستادینەوە لە خزمەت جەنابەت بە گوێمان لە بەرهەمێکی ئەم گروپە ئازیز و خۆشەویستە بێت چیتان بۆ ئامادەکردوین چیمان پێشکەش دەکەن ئەم جارە ئەو جارش منازاتێکتان پێشکەش دەکەین فەرموو ئەی خدا هاتوو مەقافی تۆ بەدەم پارانەوە تۆ بەبەخشین و منیش بە کۆمەڵێ تاوانەوە ئەی خدا هاتوو مەقافی تۆ بەدەم پارانەوە تۆ بەبەخشین و منیش بە کۆمەڵێ تاوانەوە ناومێد نابێ پەشیمانی کە تۆی بەخشن دەبێ ناومێد نابێ پەشیمانی کە تۆی بەخشن دەبێ گەر لاس فەرمانی تۆ باوەڕ بەتین و بان دەبێ گەر لاس فەرمانی تۆ باوەڕ بەتین و بان دەبێ ئەی خوددا هاتوو مەقافی تۆ بەدەم پارانەوە تۆ بەبەخشین و منیش بە کۆمەڵێ تاوانەوە ئەی خوددا هاتوو مەقافی تۆ بەدەم پارانەوە تۆ بەبەخشین و منیش بە کۆمەڵێ تاوانەوە تۆ کە زانە و بەندە ناسی بۆ نهێنی واشکرا تۆ کە زانە و بەندە ناسی بۆ نهێنی واشکرا خۆت دەزانی گەر لەکەم لاوە خراپ یا باشترە خۆت دەزانی گەر لەکەم لاوە خراپ یا باشترە ئەی خوددا هاتوو مەقافی تۆ بەدەم پارانەوە تۆ بەبەخشین و منیش بە کۆمەڵێ تاوانەوە ئەی خوددا هاتوو مەقافی تۆ بەدەم پارانەوە تۆ بەبەخشین و منیش بە کۆمەڵێ تاوانەوە تۆ کە خالقی زەمین و ئاسمان و گیان لەبەر تۆ کە خالقی زەمین و ئاسمان و گیان لەبەر هەرچی تۆ نەیکەی بەبێ فەرمانی تۆ ناچێتە سەر هەرچی تۆ نەیکەی بەبێ فەرمانی تۆ ناچێتە سەر ئەی خوددا هاتوو مەقافی تۆ بەدەم پارانەوە تۆ بەبەخشین و منیش بە کۆمەڵێ تاوانەوە ئەی خوددا هاتوو مەقافی تۆ بەدەم پارانەوە تۆ بەبەخشین و منیش بە کۆمەڵێ تاوانەوە دەستان خۆش بەخێر بێنەوە یاخۆ دەستان خۆش بێت مامۆستا بەکر دیارە پێشتریش باسمان کرد لەگەڵ ئەم گروپی پێشەوە ئامادە بوو لەگەڵ مامۆستا حەمید و ئەوان ئەم ناوچەیە بۆ ناسراوە ناوچەیەکی زۆر کۆمەڵایەتیە دیارە ئەمەش بەڕاستی لەوانەیە تا ئاستێکی زۆر وای کردبێ خەڵک لە جژنەکاندا گەرمگوور زیاتری پێوە دیار بێت بەڵام ئەم چەند ساڵی دوای بەڕاستی بارودۆخێکی ناهەموار بەسەر کۆی کوردستاندا هات ئێرەش ئەمە کاریگەری لەسەر هەبووە قەیرانی داراییە کۆچی گەنجانە ئەوەی تۆ لە ناو خەڵک دابیت چی دەگوزارێت بەتەکی ئێرەش بێبەش نییە لە کوردستان و لە تەواوی کوردستان و بگرە بەوەی بە سەرسنوورە منتیقەیەکی وەکو چۆن دەڵێ دوورترە لە شارەکە گەورەکان وەکو هەولێر و دهۆک و سلێمانی بۆیە ئێرەش منتیقەیەکە بەڕاستی کار و کاسبی تێدا کەمە بەهۆی ئەوەی کەوە دەرفەتی کار بۆ گەنجەکان وەکو پێویست نەڕەخساوە و هەروەها تەعینات لە ئێستادا نییە کار و کاسبی بە شێوەیەک لە شێوەکان تیجارەت و بازرگانی هەمووی یعنی وەکو چۆن دەڵێ کەمی کردووە بۆیە ئەوەش تەسیری لەسەر منتیقە کردووە بەڵام هەر کەسە و عایلە لە ناو ماڵدا کە چەند کەسێ سەرخێزانێکە ئەو کەسێک کە موچەخۆرە یان تەعینە یان کار و کاسبیشی هەیە ئەو وای کردووە یارمەتی گەنجەکاندا لە ماڵەوە و داهاتێک دروست ببێ ئەگەر نا گەنج لە ئێستادا بەڕاستی کار و کاسبی و معیشەت و ژیانی کەمە هەر ئەوەش وای کردووەکەوە وەکو چۆن دەڵێ بە جۆرێک لە جۆرەکان دڵی بە خوێندن و بە
ژیانی خۆی لێرە خۆش نەبێ هەرچەندە من تەژزیعی گەنجان دەکەم بەڕاستی ئێرە بەجێ نەهێڵن و دەست لە خوێندن هەڵنەگرن گەنج با بە هیمەتەوە بە هیمەت بەرزەوە بخوێنێت با دەرەجەی بەرز بێنێت ببێ بە دکتۆر بەبێ بە مهندس ئەم ڕۆژ ئیسفادەی لە نەکا ڕۆژێکی تر و کات و ساتێکی تر بە تاکید ئیسفادە لە شەهادە و لە خوێندەوارێکی خۆی ڕاستە بە تاکید جەنابەت قڵ جەژن ئامادە کردووە بەڵێ بە تاکید لە ئەو لادەی کە ئیمام خەتیبی تیا لەوێ جەژن دەکەیتیان لە ماڵەوە لەشێت زۆر جار لەوێ و ئەم جەژنە جەژن ڕەمەزان هەر لێرە لە ناو یەکێک لە مزگەوتەکانی قەڵازێ وتارم پەخش کرد و وتارم هەبوو لەوێ مامۆستایەکی تر هەبوو بۆیە ویستم لە ناو ماڵنداڵی خۆم بم مادەم کەسێکی تر لەوێ هەبوو ئەگەر نا زۆربەی جەژنەکان دەشتم بۆیە بەڵێ دەشتاق بێت مامۆستا دیارە جەژنی قوربان جەژنێکە بەڕاستی ئەنی لەوانەیە کە جەژنی ڕەمەزان ڕۆژێک بێت جەژنی قوربان 4 ڕۆژە ئەوانە ئەمەش بەڕاستی گرنگی و باەخی جەژنی قوربان پیشان دەدا لە ئاینی ئیسلامدا تا چەند ئەم جەژنە گرینگە بۆ ئێمە مسلمانان ئێمە چۆن بتوانین استفادە لەم چەند ڕۆژانەی جەژن بکەین وڵا وەکو ئەوەی هەرچەندە وەکو ڕاستە لە ڕووی دینیەوە جەژنی ڕەمەزانیش یەک ڕۆژە بەڵام ئەوش عرف و عادەتەکەوای لێکردووە کە 3 ڕۆژ بە بەڵام جەژنی ڕەمەزان بە وەکو چۆن دەڵێ بە شەعایری دین و بە وەکو چۆن دەڵێ لایەنە دینەکەی کە 4 ڕۆژە ئەوەش بۆ ئەوەی کەەوە ئەو خەڵکانەی کەوا لە یەکەم ڕۆژدا پێڕاناگەن بە قوربانیکردن 4 ڕۆژ مەجالیان هەبێت کە قوربانی خوانی تێدا بکەن لە یەکەم ڕۆژدا هاموشۆکردن و هاموشۆی سەردانی خزم و کەسوکار و دەر و جیران و بۆی بە هەموو بۆنە و کۆمەڵاتەکان ڕابگا بۆ یەخوای پەروەردگاریشکەوە حکمەتی تێداناوە کە 4 ڕۆژ بێجێژن بەڵێ ئەمە مەسەلەوان ئێستا کۆمەڵ کەسانێکە بن ئێمە ببینن بە جۆرە جۆرەکان لەگەڵ دراوسەکانیان لەگەڵ خزمە نزیکانیانە لەگەڵ دۆست و برادرانە پەیوەندیەکی باشیانە یا پەیوەندیان تێکچ بێت پامی تۆ چییە چی بکەن بۆی ئەم جەژنە بکەنە دەرفەتێک بۆی بەخۆیان دابستنەوە گردن یەکتر ئازادکەن لە یەکتر ببورن وڵا پامێکی زۆر گەورە و گرنگە هەروەکو چۆن ئیشارەتم بۆ حەدیسەکەت سەرەتاکە الرەحیم معلقەة بالعرش ڕەحمی خوای گەورە هەڵواسراوە بە عەرشی خوای پەروەردگارەوە کە دەفەرمێ من وەصلنی وەصله الله هەر کەسێک بیگەێنێ و خوای پەروەردگار ژیانی لەسەر فراوان دەکات ژیانی بۆ ئاسان دەکات ومە قەتەعنی قەتعه الله هەر کەسێک بپسڕێنێ ئەوە خوای پەروەردگاریش ڕەحم و سۆزی خۆی لەسەردا بپسڕێنێ بۆیە بەڕاستی زۆر گرنگەکەوە ئێمە ئاش ببینەوە بە کەلیمەی مانە لەگەڵ کەسوکارمان لەگەڵ دەوروبەرمانجا کاگە بکە خۆشەکەی لەوەیدا جەژن ینی سیلی ڕەحم ئەوە نییە کەوا تۆ سەردانی کەسێکەکەوە ئەو سەردانی تۆی کردووە سەردانکردن و سیلی ڕەحم لە جەژندا لە جژنی قورباندا گرنگەکەی لەوەیدایە کەوا کەسێک سەردانی نەکردووی دڵت لێ هێشاوە دڵی لێ هێشاوی تۆ دەسی سەردان دەکەی و دەست پێشخەری دەکەی و سەلامی لێ دەکەی و لەگەڵی ئاش دەبیەوە بەڕاستی خۆشیەکە لەوەدایە خۆی دوازە گەورەکەی ئینسان بۆ کەسێکە تۆ دەست پێشخەریکەی بەڕاستی وەرە بێگومان سەردانەکە دەکا و دەستی خۆی پێشڕقات ڕاستە ئەی مامۆستا ئەنی لە خارج جەژنیشدا بەڕاستی ئەنی ئێستا ئەم ناوچەیە کە بەدیوی کەس سێریکەین ئەنی ناوچەیەکی خۆ باس کەسەر سنوورە ئەنی بەردەوام ئێمە لە ڕاگەیانەکان گوێمان لە هەواڵی ناخۆش دەبێت تا ڕاستەیەکیش وای کردووە ناوبانگی ئەم سنوورکەوێتە ژێر پرسیارەوە لە هەندێک بابەتدا ئایا ئەمان هەر بەجددی لەم سنوورە بە شێوازە ئەم ناوبانگی ئەم سنوورە خراپ دەکرێت ئامانجی لە پشتە خەڵکانی کە هاتوون نامەوە پەیامی ئێوەی مامۆستایانی ئاینی چییە چی دەکەن وڵا بەتەکیید سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم و کورداری خۆمان دەڵە قسێکی جوانێنێ دەڵێت چەند بێت چقەڵ نابێت دیارە ئەو منتیقێش لەگەڵ خەڵکی چاک و پاک و دیندار و مسلمان و هەموو ئەو کەسانەدا خەڵکانێکیش هەیە ئاس نزم نەفس نزم ینی ناو نیشانێک بۆ خۆی دروست دەکا و دەیەوێت کۆمەڵە خەڵک هەڵخەڵەتێنێ بەڵام لەگەڵ هەموو ئانەژدا دەبێ خەڵک بۆ خۆی زیاتر عاقڵ بێ زیاتر لە تیجارەت و معاملە و بازرگانیدا ئاگادار بێ کەوا بەدەستی هەموو کەسەوە نەڕوە پاشان پەیامی مسلمانان پەیامی مامۆستایانی ئاینی بۆ دەڤەرەکە و بۆ تەواوی کوردستان ئەوەیەکەوە دەست پێشخەریکەن بۆ ئاشتی و ئاشتەوایی دەست پێشخەریکەن بۆ سڵح هەرکەوەی کە کردویانە بەڕاستی دێکەن وە سەبارەت بۆشکەوە سەرسنوورە بەڕاستی لێت نەشارمەوە ئەو سوشال میدیایکەوە ئێستا هەندێک مۆزوع هەندێک بابەت دەجوڵێنێ زیادەیە ئیسرافی تێداکەن هەواڵی بەسلاوی تێدا بەتەکید بۆ ناشرینکردنی ناوچەیەک و منتیقەیەک و خەڵکانێک ئەگەرنا ئەو کەسانەی کەوا باز دەکرێن لە تەواوی کوردستان لەناو هەموو قەوم و چین و توێژێکدا ئەو شتانە هەر هەیە و دەبێت بەڵێ لە مزگەوتەکاندا چۆن جەژن دەکرێت قەڵەباڵغی هەیە نییە و ساڵانن وڵا بەتەکید گەرمگوڕی لەخوا بە زیاد بێت لە مزگەوتەکاندا ڕۆژ بە ڕۆژ گەنجان چینی گەنج و ڕۆشنبیر زیاتر ڕوو لە مزگەوتەکان دەکەن چونکە ئێمە ئەو خوای پەروەردگەرەکە ئەو دینەی بۆ ناردن ئەلیەومە ئەکمەلتو لەکم دینەکم ئەو دینە تەواو بووە و کاملە و خۆشیەکەی لەوەیدا بەڕاستی
لە ناو مسلماناندا خەڵک بە بەردەوام دێتە ناو مسلمانانەوە تەنانە لە ناو ئاینی مەسیحی و جوولەکە و خەڵکانی تریشدا خەڵک بەرەو ئاینی ئیسلام دێت دکتۆر و دانا و زانەکانیان بەڵام خەڵکانێک ئەگەر لە دوور بە دوور لە ناوخۆشماندا دوور دەکەونەوە لە مسلمانەتی دینداری ئەوە هەر لە تێنەگەیشتنی خۆیانە ئەگەرنا خەڵک زیاتر بەڵام مامۆستا دیارە بەرەو کۆتایی بەرنامەکەمان دەچین دەرفەتەرەوەندە بوو لەم بەرنامەدا لە خزمەتەوە دابین دووبارە بەخێرتان دەکەین سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ گروپە ئازیزە بە بەرهەمێکی ئێوە کۆتایی بەرنامەکەمان دێنین دووبارە سپاسان دەکەین سپاس بۆ ماڵی کەلەپوری ڕۆشنبیری کورد لە قەڵازێ کەم شوێنیان بۆ ئێمە دەستەبەر کرد ئەم دەرفەتەیان بە ئێمەدا ئەم بەرنامە لێرە تۆمارکەین سپاس بۆ ئێوە بینرانی ئازیز کە تا ئەم چرکە ساتە بە دیارە ئێمە دەمانەوە دووبارە جەژنە پیرۆزتانی دەکەین لە خوای گەورە داواکارین ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەکتان و هەمووتان جەژنێکی خۆش بەسەر برن کاتی خۆش بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بێت فەرموو باران بارانە باران بارانە نمڕێزە ڕێزە چاوم چاوەڕێ ڕێگای ئازیزە دایم چاوێکم لە ڕێی ئازیزە باران بارانە باران بارانە نمڕێزە ڕێزە چاوم چاوەڕێ ڕێگای ئازیزە دایم چاوێکم لە ڕێی ئازیزە شەوان شەو نایڵە ڕۆژان ڕۆڕۆمە شەوان شەو ناڵە ڕۆژان ڕۆڕۆمە یەکجار بەژارای دووریاکەی تۆمە یەکجار بەژارای دووریاکەی تۆمە باران بارانە باران بارانە نمڕێزە ڕێزە چاوم چاوەڕێ ڕێگای ئازیزە دایم چاوێکم لە ڕێی ئازیزە ڕێگا کوێستایانە منزڵمان دوورە ڕێگا کوێستانە منزڵمان دوورە عشقت لە دڵما تووشای زارورە عشقت لە دڵما تووشای زارورە باران بارانە باران بارانە نمڕێزە ڕێزە چاوم چاوەڕێ ڕێگای ئازیزە دایم چاوێکم لە ڕێی ئازیزە لەو ساوە باڵای تۆم ون بولاتە لەو ساوە باڵای تۆم ون بولاتە و گاڵا ڕێزانمە وەک باخچەی بێئاو گاڵا ڕێزانمە وەک باخچەی بێئاو باران بارانە باران بارانە نمڕێزە ڕێزە چاوم چاوەڕێ ڕێگای ئازیزە دایم چاوێکم لە ڕێی ئازیزە کەوتۆتە بایمان حەوکاژ و حەوکۆ کەوتۆتە بایمان حەوکاژ و حەوکۆ مەگەر بای ڕەحمەت بمگاینێ بە تۆ مەگەر بای ڕەحمەت بمگاینێ بە تۆ باران بارانە باران بارانە نمڕێزە ڕێزە چاوم چاوەڕێ ڕێگای ئازیزە دایم چاوێکم لە ڕێی ئازیزە ئای ڕێگای مادینە کێڵم بە گۆڵ ڕێگای
رسول الله گیانم بفیداد یا رسول الله گیانم بفیداد پیشکش دکم سلام و صلات پیشکش دکم سلام